دناوا انجمن پارێزگاها دووکێ و لە گۆری بەندێن یاسایی پارتی دموکراتی کوردستان و ئیگرتو ئیسلامیا کوردستانی ڕێکەفتن هەبوو دە حکومەتا خۆجییا پارێزگاها دووکێدا و بۆ دەمێ 4 ساڵان بوو یەکگرتو و چەندین پۆستن حکومی هەبووینە وەکی جێگیرên پارێزگاری و ڕێڤەبەرێ گشتی و قەزا و نەحیان لێ دنوکەدا بە بڕیارە هەردوو لایەنان ئیگرتو و خۆژە حکومەتا خۆجیهی ڤەکێشە آزاد هبون و دیوان و بلکه کهین استیغاده که بابت حکومت خوجی تو چی بجشتی شهروانیه یعنی اتفاقا خدمت گزاریه تو خدمت خلقی که نه چی مثلا موقعیت سیادی سیاسی ورگیری لا ما حس کرد که اف بردام دینه بس دیار افرادی برام بر پشتی هر بیسته یه گرتوت بابت پارلمان کردستان دا کم کرنا و جواب و داخواست کردن سروک و جیگر و وزیرت معنی گری دای بابت موچی و کو اوه ایکش کارت مهنیت پارلمانتار وی کاری بکن ریکار لادان و آن بجن دست بردان وان کارا ریکارت یاسایی و بجن کارگیری نشه بابت حزبی نای نتیدا با کابرای مثلا ریوبر بو ریوبر یکی برین کاری ریوبر بو دمینت ما کو فرمان بر ریوبر هر کار خود کردن فرمان بر حکومتی هندش وان احتمال هی یاسار ریکدت مثلا بولمون ریوبر ناحیه دل پارزگه و کو معاون کار کرد ریوبر گشتین احتمال و کو مستشار وزارت امنی کار کرد جێگیرێ سەرۆکی فراکسیۆنا پارتی لە ئەنجومەنی پارێزگاها دووکێ دیار کرد نابیت لایەنێک دە حکومەتێ دابیت و وەکو ئۆپۆزیسیۆن سەرەدەریە بکات گوتجی دنوکەدا چاوەڕێی پارێزگاها دووکێ نەبوو دەستنیشانکردنا بەربژێران و پڕکردنا وان پۆستان کۆ پێشتر یەکگرت و بڕێوەت برن وەکو پەیوەندی ئەنجومەنی پارێزگەهێ لایەنێکی چاودێریە ئەو وەکو مافێ پارتیە الگور هەڵبژاردنا جی پارتی چێت بتەنێ حکومت خودجیهی یا سنور پارێزگاه دووک پێک بینید ئەکو فراکسیۆن ئەمادە کاریت هەمە درستم تەنێ ئەمە ڕەنگێکی فەرمی بنووسڕاکە فەرمی پارێزگارێ دووک گۆر یاسایێ ناوە بۆ ئەنجومەنە بلینکەت ئەست بۆ وانتوان هەفتێت دەهاتی داوژدیەک لابن ڕێڤەبەرێ فەرمانگەها ژینگەها دووکێ کۆ پشکا یەکگرتوویە دەربارەی vê biryara yekgirtû dibêjît papendî biryarên hezba xwe ne پارتی دموکراتی کردستان وک بریار دایه که اف پوستن امینن امشی وک یعنی افریقف نامه مادم اواب به یعنی بشنیاس کرد بو که افریقف نامه نمینتن جماعتت مجی حس کرد که ام یعنی تشتک ما با یعنی ام بیشین خیطک ما با گل وان بس بریارا سرکردایتی بویه امشی ملزمین ده یعنی اف بریارا هاتیتان بیته جبجی کرن لە سنوورێ پەرزگاها دووکێ یەکگرتووە ئیسلامی 25 پۆستن حکومی هەبووینە بەلێ هەفدا پۆست ژێ جێگیرێ پارێزگاری و ڕێڤەبەرێن گشتی و ڕێڤەبەرێن قەزا و ناحی و بانکان بەرکەفتە بوون لێ دنوکەدا پشتی چەندین دانوستاندنا دناوبەرا پارتی و یەکگرتوودا ئێگرتو خۆشی حکومەتە خۆجییا دووک ڤەکێشە و پارتی چاوەڕێی ناوێن بەربژێرانە بگەهنە ئەنجومەنێ پارێزگەهێ بۆ پڕکردنا وان پۆستان ادناوی انجمنی داله پارێزگاها دووکێ ئیگرتووە ئیسلامی 4 سال بوو حکومەتا خۆجیهیا پارێزگاها دووکێ دگەل پارتی بڕێوەت بەر لێتنوکەدا بە بڕیارە پارتی دموکراتی کوردستان و ئیگرتووە ئیسلامیە کوردستانê دووبارە ئیگرتو ڤەگەریە دناوا ئۆپۆزیسیۆنێدا ji دووکێ بوو بادînan hatî Samê